بەڕێز دکتۆر مەریوان سەدرەدین شارەزای ئابووری نێودەوڵەتی و هەروەها خاوەنی کۆمپانیایەک لە چین وەردەگرم. کاک دکتۆر سوپاس بۆم دەرفەتە. ئەمەیە بەو پرسیارە دەست پێ بکەم. گەروی هورمز ئێمە دەڵێن شادەماری وزە و نەوتە. ئایا شادەماری ئاڵ و گۆڕە بازرگانیەکانیشە و دەتوانێت چه زیانێک بە زنجیرەکانی دابینکردن بگەیەنێت؟ بەڵێ لای هەمومان ڕوون و ئاشکرایە گەروی هورمز یەکێکە لە ڕێگایەکانی گواستنەوەی دەریایی کە لە وڵاتانی ئاسیا و بە تایبەتی چین و وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا و کەندا و لەوێشەوە بۆ وڵاتانی ئەوروپا بێک دەبەسترێتەوە. لای هەمووشمان ئاشکرایە گواستنەوەی دەریایی یەکێکە لە هەرزانترین و خێراترین گواستنەوەکانی نێودەوڵەتی کە نزیکەی 1970 بۆ 1990 هەموو گواستنەوەی بازرگانی نێودەوڵەتی لە ڕێگەی دەریاوە دەکرێتن و بۆ وڵاتانی کەندا و بە تایبەتیش عێراق ڕێگای سەرەکی هێنانی کاڵایە لە وڵاتانی ئاسیا و بە تایبەتی لە چینیشەوە. ئێستا لەو کاتەیە لە هەرگیسانی ئەو شەڕەیە لە زیاتر لە 1970 تا نزیک 200 کەشتی گیریان خواردووە بۆ چاوەڕێ دەکەن داخلی گەروی هورمز و بێنە بۆ کەنداو. ئەوەش وا دەکاتن ماڵێکی یەکجار زۆر کۆنتێنەرێکی یەکجار زۆری ئەو وڵاتانە و بە تایبەتی عێراق و کوردستانیش گیریان خواردووە لە دەریا و هەندێکیان نزیک گەروی هورمزن، هەندێکیان لە مالیزیا وەستاون، هەندێکیان لە نزیک هیند وەستاون. بەشێک کەشتەکان تا ئێستاش لە چین حرەکەیان نەکردیە و نەهاتوونە بەرەو کەنداو. بەڵێ ڕێگای بەدیل ڕێگای جێگرەوە چییە بێ کاک دکتۆر؟ ئەگەر بێت و ئەم کێشەیە بەردەوام بێت، ئەم کۆنتێنەرانە، ئەم کەشتیانە، ئەم بارانە، ئەم پێداویستیانی هاوڵاتیان کە لە وڵاتانی ئاسیاوە دێن، هیچ ڕێگایەکی جێگرەوە هەیە بگەنە هەرێمی کوردستان و عێراق، یا دەبێت چاوەڕێ بکەن تا ئەم جەنگە تەواو دەبێت؟ بەڵێ ڕێگای جێگرەوە ئێستا کۆمپانیای کەشتیوانیەکانی نێودەوڵەتی بیریان لە ڕێگا چارەکان کردوێتەوە، بە تایبەتی ئەوانەی کە نزیکن لە گەروی هورمز یان ئەوەی کە لە دەریا ڕاوەستا بوون، بەشێکی زۆریان لە خۆرفەقان، لە عەجمان، لە فوجەیرا، لە سەحۆر یان لە مینایەکانی سعودیا دەمام لەوێ کۆنتێنەرەکان خاڵی دەکەن، باخیرەکان لەوێ خاڵی دەکەن بە ڕێگای وشکانی دێتەوە جەبەل عەلی یان دێتەوە ئەبوزەبی، لەوێشەوە دووبارە بە کەشتی دێتەوە قەسر، ئەوانەی کە ئەو بارانی بۆ عێراق دێتن، ئەوەی کە ئێستا گیریان خواردووە و لە نزیک گەروی هورمزن. بەڵام ڕێگای بەدیلی تریش ئێمە وەکو کۆمپانیەکانی گواستنەوە لە چین بە تاکید بیرمان لە ڕێگای تریش کردیتەوە بۆ کوردستان باشترین ڕێگا و کە ئێستا ئەمانە و سەلامەتیشە بێنێرینەوە بە ڕێگای مێرسین، دێتەوە مێرسین و تورکیا، لە تورکیاشەوە بۆ برایم خەلیل داخل کوردستان دەبێ. بەڵام ئەوەش کێشەی خۆی هەیە، یەک لەوانە کاتێکچی زۆرتری پێویستە، نزیک 2 مانجی پێویستە تا دەگاتە مێرسین. بەشێک گرفتی بۆ بازرگانان لە حواڵەکردنی دۆلارەکان دەبی، بۆی حکوومەتی عێراقی لە بانکی مەرکەزیەوە ئێستا هەرێمی کوردستان نەچۆتە ناو سیستەمی سکۆداوە تا بتوانین لە ڕێی بانکی مەرکەزیەوە دۆلارەکانیان حواڵە بکەن، کەواتە هەر بارێک ئەگەر لە ڕێی مێرسینەوە لە برایم خەلیل داخل کوردستان بێ، بازرگانەکان ناتوان لە ڕێی بانکی مەرکەزیەوە حواڵەکانیان بکەن. ڕێگای تریش کە بیرمان لێ کردیتەوە دێتەوە عەقەبە لە ئوردن. بەڵام ئەوش کێشەیەکی دەبیتن ئەگەر ئەو شەڕە بەردەوام بێ و درێژە بچێشیتن و ئالۆزیەکان زیاتر بێ، بۆی معلومە بۆ عەقەبەش دێتەوە بە بابل مەندەب داخل دەبی، کە بابل مەندەبیش داخل بوو ئەویش لە ئێمەنەوە مەترسی ئەو شەڕەی لەسەر دروست دەبیتن. واتە بژاردەکان هەن بەڵام هیچیان بێسەرێشە نین. هیچیان بێسەرێشە نین، هەریەکە و کێشەیەکی خۆی هەیە. بۆ ئەمانتر ئەوەی کە لە هەمووی سەلامەتر بیتن، بۆی بازرگانەکان دڵنیا بن لە سەلامەتی دەگەڕێن. ڕێگای مێرسین، ڕێگای تورکیا ئێستا سەلامەترین ڕێگایە، ئەوانیش هەر بە بابل مەندەبدا دەهات، بەڵام ئێستا کەشتیوانەکان ڕێگایەکەیان گۆڕیەوە، دەچێتەوە لەسەر ئەفریقیا دەسوڕێتەوە، دەچێتەوە دەریای ناوەڕاست و بۆ مێرسین دەڕوان، نایەتەوە بابل مەندەب، ڕێگایەکەیان گۆڕیوە. کاک دکتۆر بەڕێستان باش شارەزایە و بابەتن کە لەم کاتەیە بازرگانان ڕوو لە هەموو وەرزێکدا، بەڵام لەم کاتەیە ڕوو لە وڵاتانی ئاسیا و بە تایبەت چین دەکەن بۆی پێداویستەکانی وەرزی داهاتوو بکڕن، هەر جۆرە پێداویستیەک بێت، چ وەرزی هاوین بێ، بەهار بێت. ئێستا چوونی بازرگانان بۆ چین تا چەند کەمی کردووە، واروەها کڕین لەلایەن بازرگانانەوە لە چین تا چەند کەمی کردووە؟ بە شێوەیەکی یەکجار زۆر کەمی کردووە، ئەگەر دەتوانین بڵێن نزیک سەفر بوویتەوە ڕاستە، بۆی بازرگانان دڵنیانین چاوەڕێی کێشەکە ئەکەن، چاوەڕێی وەزعەکە ئەکەن، بەڵکو لەو چەند ڕۆژەی داهاتوو ئەگەر
وەزئی ئەو شەڕە هێوربیتەوە یان ئاگربەستێک ڕابگەندرێ بۆی خەڵک هەم لە ناوخۆی کوردستانیش بێتن زۆر دڵنیانیە هەموو ڕۆژ هێرشکرا هێرشی موشەچی هێرشی درۆن و شت هەیە بەخۆی زۆر لە خۆی لە ماڵ منداڵی ئەمین نییە حەز ناکە سەفەر بک بڕاتن هەمیش بۆی دڵنیان نییە ئێستا کابرای سەرماکەی بنێریتن لە سینەوە بار بکە لە ئێمە دەپرسن جا هیچ گرنتێک نییە ئەو شیپینگانش شیپینگ لاینەکانیش لە ناوەندی بەحرا ئەگەر مەترسیەکی حرب هەبیتن لە نزیکترین پۆرت لەوانەیە بارەکە دابنێتن ئەوەی کە پێش حربەکە پێش ئەو شەڕە بینیمان لە ناوەڕاستی دەریا بوو یەک نامە بۆ هەموو بازرگانەکان بۆ هەموو کۆمپانیەکان هات بارەکەت هەموو بیمەکەی لەسەر لاچووە 3000 دلار مەترسی شەڕی هاویشتراوەتە سەر لە نزیکترین پۆرتی لە نزیکترین بەندەر بارەکەت لێون دەرێت تەسبیل دەکاتن جا بازرگان پێی خۆش نییە ئەو مەترسیە گەورەیە بچێتە ناو ئەو مەترسیانە و ئەو ڕیسکە گەورەیە بکاتن. بابەتی باسی بیمەت کرد بیمەی سەر کەشتەکان و بارەکان و هەروەها تێچووی گواستنەوە تا چەند زیادی کردو ئەگەر بێت و لە ئێستایا ڕێگەیەکە بێ کە کەشتەکان هاتو چۆ بکەن. نرخەکانی زۆر بەرز بوویتەوە بۆی مەترسی شەڕەوە ڕێگایەکان گۆڕدراوە 3 بەرامبەر تا 4 بەرامبەری پێش شەڕەکە نرخەکان بەرز بوویتەوە ئەگەر پێش ئەم شەڕەیە کۆنتێنەرێک لە سینەوە لە بەندەرەکانی چینەوە نزیک 2000 دلار شتێک زیاتریان بەرزتر بوو ئێستا تا 8000 دلار دەڕوا 6000 تا 8000 دلار دەڕوا چ بۆم خەسر بێیان چ بۆ مێرسین بێتن. بەڵێ کاک دکتۆر وەکو ئەمایان وەکو شارەزایکی ئابووری ئەم پرسیارە تا ڕاستاکەم ئەم دۆخانە پێمان ناڵێت کە پێویستە زۆر زووتر و خێراتر دەست بۆ بکرێکە پێداویستیەکانی ناوخۆ لە ناوخۆ بەرهەم بێنرێن نەوەکو پشت بە وڵاتانی دیکە بەسین. بەدڵنیاییەوە هەموو وڵاتێک ئەو ئەگەرەی هەر لە بەردەستا هەیە ئەو ئەگەرە هەموو کاتێک هەر هەبووە وڵات دەبێتن دائیمەن لە هەوڵی ئەوە دابێتن پشتگیری بە بەرهەمی ناوخۆ بکە کاڵا سەرەتاییەکان بە تایبەتی بابەتی خۆراک و پێداویستی ڕۆژانەیە بۆی ئەگەر لە هەر ئەگەرێکی داخستنی ڕێگا بوو بەندەرەکان بوو یان خوا نەخواستە ئەگەرێکی شەڕ بوو بۆ لانی کەمەوە بۆ 6 مانگیان تا ساڵێک بەروبوومی ناوخۆ بتانی بەکاربیێنیتن خۆشببختانە ئێمەوەکو کۆمپانیەکەمان ئێستا دەستپێشخەرێکمان ڕاگەیاندیە بە ناوی دەستی وڵات دەستی کار لە بە هەموو شێوەیە کە هەوڵ دەدەین خەڵکی خۆمان وا ڕابێنین ببێتە کەلتورێک لە ناومان تا بکرێتن ئێمە بەروبوومی خۆماڵی بەروبوومی خۆمان بەروبوومی لە عێراق و لە کوردستان بەرهەم هاتیە بەکاری بێنین بۆی بتوانین کارخانەکان و دەستی کاری خۆشمان و بەروبوومی ناوخۆشمان زیاد بکەین. بەڕێز دکتۆر مەریوان سەدرەدین شارەزایی ئابووری نێودەوڵەتی و هەروە خاوەنی کۆمپانیا لە چین سوپاس کە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت.